بەرزی پلەیگەرمای شارەکان و فێنچی ناوچە گەشتیاریەکان وای کردووە هاوڵاتیان بۆ کاتێکی خۆش لە ڕۆژانی جەژن ڕوو لە ناوچە گەشتیاریەکان بکەن. هاوینە هەواری بێخاڵ زمەی دێت لە گەشتیار. لێرە گەشتیاری ناوخۆ و خوارو و ناوەڕاستی عێراق بەدی دەکرێن. وەک خۆیان دەڵێن بەرزی پلەیگەرمای شارەکان وای کردووە سەردانی ئێرە بکەن. بەڕاستی ئەو ساڵام و ساڵەکانی تر خۆشترە و کەشت و گوزارێکی زیاد خەڵکیان ڕوو دەکاتە بێخاڵ. بەس گرفتێک مایە ئەوش ڕێگاوبانە بەڕاستی یعنی من لە خەباتەوە بۆ ئێرە تقریبا 5 ساعات ڕێکات و لە خەبات بڕێ بۆ بەغا هەر ئەوەنەیە کە یعنی هیواداری ئەو ڕێگەوبانە چاکەن. ڕێگەوبانێکی زۆر خراپمان هەیە قەلەباڵغەیەکی زۆر تێدا دروست بووە و ماشەڵڵا ئێرە یعنی ئێستا خەڵکەکەم و ڕوویتەکە لە بەغاوە لە سلێمانیوە لە هەولێرەوە لە هەموو شوێنێک لە مووسڵەوە بەخوای لە هەولێر جەو گەرمە و ئیتر هاتی نێرکانە ئێرەش جەوەی فێن چیە ماشەڵڵا هاتی نێرکانە لۆ سەفرە و سیاحەتی بەڵێ بەراورد لەگەر شارەکانی تر هەیە جەو گەرمە بە بۆنەی جژنیش خەڵک زۆر ڕوو لێرە دەکا لەبەرەوەی کەشوهەوایەکەی خۆشە. جەنن کوردستان کەشوهەوا لە کوردستان زۆر خۆشە. بە بۆنەی جەژنەوە هاتوین بۆ ئێرە زۆر فێنکە و خەڵکیش زۆر باشن. جیاوازی کەشوهەوا هەیە. بەڕاستی ئێستا بەغدا زۆر گەرمە. ئێرە سارترە و پلەی گەرمان نزمە. کەشوهەواش و خەڵکیش باشن. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز ڕێژەیەکی زۆری گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سربەخۆی سۆرانیان کردووە کە خۆی لە 55,000 گەشتیار دەبینێتەوە. کۆی گەشتیاران تا ئێستا تا ڕۆژی سێم لە سەروی 55,000 گەشتیار هاتوونەتە ئیدارەی سربەخۆی سۆران. ئەوەش ڕاستی ڕێژەیەکی دڵخۆشکەرە و کاریگەریشی هەبووە لەسەر بژانەوەی کەرتی ئابووری و هەلی کاری زیاتری ڕەخساند و ئەوەی زیاتری زەی دڵخۆشی بە ئەوە بوو کە دابش ببوون گەشتیارەکان بەسەر هەموو ناوچەکانیانی ئەوە نەبوو لە یەک شوێن کۆ ببن و لە قەزای ڕواندز لە قەزای خەلیفان لە قەزای مێرگەسۆر و لە قەزای چۆمانش ئەو دابشکاری وای کرد بوو کە بتوانین ئیستیعابی ڕێژەیەکی زۆری گەشتیاران بکەین. ئیدارەی سۆران لە 80 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت. ئەمە شوا دەکات لە بۆنەکاندا گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکە بکەن. هاوکات ڕێگا گشتیەکان قەرەباڵغی زۆر بە خۆیانەوە دەبینن کەوا دەکات گەشتیاران چەند کاتژمێرێک لە ناو ئۆتۆمبیلەکانیاندا بمێننەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری بێخاڵ.